پشتبەستن بە بڕیاری 320 ساڵی 2022 ئەنجومەنی وەزیرانی عێراق جارێکی تر شارەوانی کەرکووک دەستی کردووە بە وەرگرتنی مامەڵەی تاپۆکردنی خانووە زیادەڕۆکان. ئەو هاوڵاتیانەی خانووی زیادەڕۆیان هەیە پەیتا سەردانی شارەوانی دەکەن بە ئومێدی تاپۆکردنی خانووەکانیان. وڵی واداری وان نەبێتتر بەس بۆ لە بۆنی دەنگدان بێ ئیشاڵەت شتێوا بگێ خەڵکیش سفادە بکە کاکە خەڵکیش لە قەلەق نەبێ خانەکانمان ئەڕمێنن و نایڕمێنن و ئەتری وادایان شتێوامان بۆ بکەنەتر کەس نایدە قاپیمان بڵای داوامانەوەیە کەمیکەنەوە بەس نرخەکان زۆر مەکەن لەسەر فەقیر خەڵک فەقیر و فقەرایەکە فەقیر نەبێ لەو گەڕەکانەدا ناشێت کە دەجاوز بێ وانە ئێستا خانەیە ڕۆی تو بڕۆیستە تا بۆیە بڵێ لەسەر حیسابکی بە 40 ملیۆن 50 ملیۆن ئەو فەقیر ناتوانێت 50 ملیۆن بدات تا لەسەر قەرز بێ یعنی وادارین کەمیکەنەوە لەسەر فەقیر چەندێک کەم بێ بۆ باشترە ئەگەر ئەمە نرخێ لە سعرەکەی کەمتر بێ بۆ باشەوەری گردیان کڕێتی و پارەی خۆی بڕیاری باشە خەت عیبی نییە بەس بکرێت نەکەر قسە بێ. ساڵانی پێشوو شارەوانی کەرکووک نزیکەی 92,000 مامەڵەی وەرگرتووە و چاوەڕێ دەکرێ نزیکەی 10,000 مامەڵەی تر لەو کەسانە وەربگیریە کە پێشتر مامەڵەیان پێشکەش نەکردووە بۆ ئەو مەبەستە لە 6 کەرتی شارەوانی وەرگرتنی مامەڵە دەستی پێکردووە. ئەوانی ئەمڕۆ دێنیانێنین بۆ ئستمارانە دێنێنی لێ پڕێکەنەدی بۆ لە ئێمەش سەیری استمارەکانەکەن بە جۆری عنوان و کاملی بۆیان کاملەکەن و بەڕیان خێن بەیانی شەتا بێتەوە تەسەسل و کۆدەکەیان بۆ تەواو لە ئیمڕۆ دەستی پێکردو نازانین کۆتاییکەیە ئێمە ڕۆژانە وەرەگرین لە سەعات 7:30 بەیانیەوە لە 8 دەست پێەکەین هەتا سەعات 1 لێرە فایل وەرەگرین. خۆی ئەم بڕیارە لە ئەساسیەوە بڕیارێکە لە خزمەتی هاوڵاتیە یعنی کارێکە بۆ ئەوەی خزمەتی ئەو کەسانە بکە کە خانوویان کردو بە تەجاوز بۆیە بە هیچ شێوەیەک تەسەوڕ ناکەم نرخەکەی بەو نرخە بێ کە زۆر بێت نرخێکی گونجاوە بێ زۆر و سەتادەشی ئەدەن مقدمە باقیەکەی بە ماوەی 20 ساڵ یعنی هەستیشی پێ ناکەن شتێکی زۆر بەسیتە بێت. لیژنەیە کات لە بەغاوە کە زۆر زەختی کرد ئەبێ بە زووترین کاتێمە بیگەینە ئەنجام لە شارەکانی خواروی عێراق چەند شوێنێک هەیە تاپۆشیان وەرگردووە ئێمەش ئەوە نەبێ بڵێم ئیشمان نەکردووە ئێمەش کاری باشمان تیای کردووە هەنگاوی باشمان با بڵێن ناوە لە ناو ئیشەکە نزیکی 180 جەردەکەمان تەواو کردووە ئەماوە چەند کارێکی بەسیط ئینشەڵڵا ئێمەشەکەین ئەوەنج ئێمە داواکارین لە خەڵک کە